مانی ڕەمەزان زۆر زۆر خۆشە بەوەی کە ئاڵا گروپی جوان جوان دێن گۆرانی دەڵێن شتی جیاواز پێشکەش دەکەن بازار بە ڕەمەزانان لە کوردستان زۆر زۆر تایبەت و خۆش و جیاوازە باگوێ بدەینە تا کۆتایی هیداد هی میدان کسی یار نیه هی بیزاره گندیدم زاره هیداد هی میدان کسی یار نیه هی بیزاره گندیدم زاره کس به دردی کس آگاه نیه هی بیزاره گندیدم زارا بدر دیگر آقادر نیا لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتم پرسیارێکە لێ دەکەم ئەگەر زانیت تۆ من دیارەکەت پێشکەش دەکەم خەڵاتەکەم پارەیە بڕی 50,000 هیوادارم بیزانی و بەشکم هاوڕێکانیش یارمەتیت بدە باشە؟ پرسیارێکی ئاسانت لێ دەکەم یانی چێلسی ئینگلیزی ساڵی چەند دامەزرا؟ چلسی انگلیس چه سالی دامەزرا؟ ئەو جوابە نازانم بەڵام جوابی باش دەزانم ئێمە چونکە ساڵانی ساڵە خەریکی میوزیکین کاتمانەوە هەر سەیری فوتباڵ بگەین وەڵامەکەی بدە من ئەگەر نەتزانی ئەمن هاوکاری دەکەم چلسی ئینگلیس وا بزانم 1900 چەند وا بزانم دەهەی دەهەی چل بوو 1940 ئەوە من شتێکی ئەوا بیستم نانە کەم لە 1900 هەتا 1910 کامیان یعنی لەو بینە ژمارەکە پێ بڵێ 1904 دڵنیای زۆر نزیکیت وا هەستم کرد نازانم 4-5 نا ئەو دەوێت لێک تێک بدا 4-5 نازانم یەڵڵا 4-5 4 5 باشە 1905 نایگۆڕی؟ نا نایگۆڕی ئەوجا پێشوێ من دیارەکەت پێشکەش بکەم ئەتو دەبی شتێکی خۆشم پێشکەش بکەیت سەرچاوم هەرچی بتوانم سەرچاوم بە دیارەکەت بدەمێ ئەو کاتە باشە؟ دیارەکەم بدەنێ دەست خۆش وەڵامەکە زۆر ڕاستە پیرۆزبی و یەخاوەنی 50,000 شتێکی خۆشم لێت دەوێت سوپاسانەکەم سەرچاو سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەمووتان بەزانیتمان پێشکەش دەکەم چ پێشکەش دەکەیت؟ یەک گۆرانێکی لە گۆرانێکی کوردی فولکلۆری خۆمانە ئینشاڵڵا پێشتر سپاسانەکەم دەست خۆش بێت Boddenim, dogologo varede boddenim, boddenim kiçi boddenim, dogologo varede boddenim, dokkur fellalla ne de begyan hardık yan radejinim. Ya no baski khum dabarım gana ya hiç yanna girin.
درد دلم مالی دنیام به تو من شیتو شیدم درد دلم مالی دنیام به تو من شیتو شیدم ای خاونی لعنت بک یانا بی خانه و لعنت کریم بودینم کچی بودینم بودینم کچی بودینم دگلگو وارد بودینم و کرپلا لعنت بک یانا هر دیگ yan rahat ecrinım Yanna u baski xum da barım gana ya hiç yanna gireyim